هەمیشەیە ماڵین کە پرۆگرامی ڕۆژێکی نوێ دەرفەتێکە بۆ ئەوەی کە هەمیشە لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە هونەرمەندان ئەو کەسانی دەستڕەنجینن ئەو کەسانی کارێکی جیاوازترەکەن ئەو کەسانی بەهرەیەکیان تایە بتوانین ئێمە لێرە بەهرەکان زیاتر پەرە پێ بدەین. ئەمڕۆ خاتونێکی شیوەکار لای ئێمە ئامادەیە لەوانەیە لە بواری شیوەکاریە خۆمان زۆر کارەکانیمان بینی بێت بەڵام چەندین کاری کەشەیە کە لە توانای خۆیەتی و توانیەتی جێبەجێ بکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یاخۆ لەوەی کە بتوانین زیاتر بینەری کارەکانی بین بۆیە ئێمەش بە خۆشحاڵی و ئەمڕۆ ئەگەر ستۆدیۆکەتان بینین بێتین کۆمەڵی تابلوی لێ کەم ناتمە ژوورەوە تابلوێکم بینیت زۆر دڵی کردمەوە ئەویشی شاعیری گەورەی کورد ڕۆحی شاد بێت ئەویش مامۆستا شێرکۆ بێکەس بوو کە زۆر جوان نەخشێنراوە ئەم خاتوونش کە لای ئێمێ خاتو تارا محەممەد وەکو شێوەکارێک کە بەڕێزیان لەستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە خاتی تارا زۆر بەخێر بێبیانی باش سپاس دەکەم بەیانیتان باش خۆشحاڵم سپاس بۆ ئامادەبوونت مەمنون زۆر سپاس بۆ ئێوەش من ئەمڕۆ بەس لەسەر شێوەکاری قسە لەگەڵ تۆکەم لەبەرەوەی کە چەند کارێکی کەشتەیە وەکو پیشێر خۆت و من بەڕاستی لە ئەوەی کە بینیم لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە مای ڕابردووشدا وازم حەفی ڕابردوو بوو پرێزلێنانیان لە بەڕێز ناوەکو خانمێک بەڵام وەکو شێوەکارێکی چەندین کاری ناوازە دەیە سپاس زۆر زۆر بەخێر بێت پێش ئەوەی کارەکانی کەت هەبێ شێوەکار بووی یان کارەکانی کەت کرد ئەنجا شێوەکار بوویت با من لەو پرسیارەوە دەست بێت من شێوەکاریم خوێندەوە یعنی بە وەکو ئەکادمی لە زانکۆ خوێندومە بەشی هونەرە جوانەکانم تاوا کردو زۆر باشە یعنی شێوەکاری پیشەی یەکەمت بۆ وەکو ئەکادمی بۆ خوێنە لێرە خوێندت؟ نا لە ئێران تاوا ئەو خولیایە حەزی مناڵیت بووە یان لە دوایەکە و بەشت هەڵبژاردووە کەتیا هەر لە مناڵێەوە حەز و خولیایم هەبوو بەس ئایلەکەم پێیان خۆش بوو بڕۆمە بوارێکی کەەوە بەڵام خۆم حەزم زۆر لە شێوەکاری بوو ویست برۆ بۆ بەهرەیە بێ کە خۆت هەتا بەڵێ باشە مادەم بە ئاکادمی خوێنوتە لەسەر چ ستایلێک خۆت بینیەوە بۆ ئیشکردن لە کاری شێوەکاریە ستایلی ئیشەکەم زیاتر ئابسترێکتە بەس من خۆم هەر تەحسیلەکەم یعنی خوێندنەکەم بەشی گرافیک بووە بەڵێ گرافیکم خوێندەوە دوایی بەشی شێوەکاری هیچمە ناو بەشی ڕسمەوە اینجا ستایلی ئیشەکەم زۆرتر سەبکی ئابسترێکتە ئینتزائی کار دەکەم ئەکسپەرسیۆنیسم بەڵام ینی دوورم لە ڕێئال و واقع سەبکی واقع ئێش ناکەم بۆچی دووری لە واقع واقع هەموو ژینگە جوانەوە هەموو مرۆڤە جوانی تیا بۆچی ینی من کە بم هەوێ شتێک خەلق بکەم دەم هەوێ ڕەنگەکان بە ئازادانە دانێم خطوتێک بە جوانی و بە ئازای ئەشکالێک دانێم کە بتوانم ئەو شتەی لە مێشکی خۆمدایە نەقلی بینەرەکانمی بکەم نامێ دانیشم تەبیعەت وەک خۆی دروستکەمەوە یان ئەمن شتێکی کە دەیبینم وەک خۆی داینێمەوە یعنی بە حاڵەتی دانانی چەند ڕنگ و خطوتێک خەڵک لێم تێبگا ئێستا مەسەڵەن ئەو شکلانەی کە دەیبینن نەک تەنیا ژنێک نییە مەسەڵەن دانانی ڕەنگەکەی وات لێ دەکاتەوە مەسەڵەن جوانەکەی ببینی ئەو شتانەی لە مێشکی خۆمدای و هەستێکی جوانێک کە مەسەڵەن خۆم دایدەنەمە سەر لەوحەکە هەستەکەم ئەوە نەقلی بینەرەکان بکەم تا چەند هەوڵت داوە لە ڕێگەی تابلۆکانتەوە ئازارەکانی ژن نیشان بێت ئەستا باست لە ژن کردو لە تابلۆ بەڵێ من هەر خۆم زۆربەی لەوحەکانم ژن بووە بۆ هەموو ساڵش بۆ 8 مارس پێشانگام داناوە ینی هەموو زۆربەی لەوحەکانم ژن بوو باشە جوانی ژن ئازاری ژن خەفەت خەمۆکی هەموو شتێکم بە ئەنوا و ئەشکار نیشانداوە ڕنگدانەوەی ژنەکانی کۆمەلگای خۆمان بووە زۆربیان بەڵێ زۆربیان ماتریاڵەکان چین بەکاریانێنێ زۆربەی مەتریالەکانی کە بەکاری دێنم من ئەکرلیکە تێکسچەرە چەسپی خاصە کۆلاژە ئێستا ئەم لەوحەیان زیاتر هەمووی بە وردە جەریدە و کاغەزە ئەم لەوحەیکەی ڕەنگی بارزە ینی وای لێ دەکەم کە خەڵک هەست بە دیتنەکەی دەکە هەست بە بارزبوونەکە و بۆعدەکەشی بکەم باشە ئێستا هەندێک لەو تابلوانەی کە لێرەیە لەوەی مامۆستا شێرکۆوە بە شێوازێکی زۆر کاری وردتیا کردووە بڕینی ئەو جەریدانە بەڵام هەمیشە کە سەری تابلوێکەکەی شتێک ڕاتێک کێشێ بەلای خۆیان ینی بۆ نمونە من پێچە سوورەکەی مامۆستا شێرکۆ یعنی لەوانەیەم تابلوێت تۆزێک
تاریک بێت بەڵام ئەوە ڕادێکێشە بەلای خۆیان تا چەند تۆ وا مادەم خۆت وتت کارەکانت ئەبێت تۆزێک بەجێ هێڵی بۆ بینەر خۆیان سێریکەن تا چەند کار لەسەر ئەوواکەی کە بۆ نمونە کارەکانت بە شێوەیە لە شێوەکان چیرۆچێک لە پشتیەوە بێت ئێستا بۆ نمونە تابلوێک لای خۆتەوەیە وازام کاریشی لەسەرەکەی ئەسب نیشانەیە بۆ کۆمەڵێک لە ئەو دیاردانی ڕۆژانە ئێمە بەرکەوتنمانەیە کە ئەسب پاشێتی خۆیە بێنێ یان بۆ نمونە باسی کەڵچەرەکەین باسی کەلتورەکەین ئەمە بینی لە کەلتوری خۆمانە هەیە باسی ئەم شێوازی کارکردناکەین ئەم شێوازانە تۆ بۆ خۆت حەزەکەی بیکەیت یاخۆت ڕوئیای خۆتە یاخود پێت ئەڵێن کامانەمان بۆ بکە ئەم شێوازانە خۆم حەزەکەم بیکەم لەبەرەوەی کە ئەمە هوەرێکی مۆدێرنە یعنی تەلفیقی سنەتی و مۆدررنیتەیە تێکەڵکردنی ئەو دوو هوەیە ئێستا کە تۆ سەیری دەکەی دەڵێ ئەوە حاڵەتێکی کولتوری و دەتگەڕێنێتەوە بە ڕنگ و ئەلوان و جل و بەرگی قەدیمی و ئەو شتانە یعنی شتی خۆشت بیر دەخاتەوە بەڵام بە حاڵەتێکی مۆدررنیتە ئێستا ئەمەیان تێکەڵکردنی هوەری سنەتی و مۆدررنا کە ببینی هوەری هەخامەنشی کۆنی ئێرانت بیر دەخاتەوە لەگەڵ ئەوەشدا ینی فیگۆرەکە پۆرترێتی ژنەکە مۆدررنا یعنی تێکەڵکردنی ئەو هوەرەیە سەر باشنجا سەرگۆی کە من تێبینی ئەەکەم لەو تابلوانە هەنێکی وەکۆ وایە کە چنرا بێت نەک ئیشی تابلۆیەک بێت زۆر کەس کە دەبینێ دەڵێ فەرشە بەقەت فەرشێکیش کاتی دەوێ بەڕاستی ئەکەواتە تابلۆیەکی ئەوە چەند کاتی ئەوێ بۆ تۆ چەند قورسی ئەوێت تابی نەخشێنیت خۆی ئەمەیان تەختیتەکەیم دەمێک بوو کردبوو هەر مەجاالم نەبوو ڕەنگەکان دانم تقریبان دەتوانم بڵم 22 ڕۆژێک 22 شەو چون بە شەو ئیشی لەسەر دەکەم ئەمەیان ئەوەی کەیان تقریبان ئەویش 15 ڕۆژی توول کێشە بەس ئەوەیان بە هاوپەژی لەگەڵ برادێکم کە بە یەکەوە ئیشی لەو حەدەکەین جوامر لەگەڵ ئەو چون ئەوە دانانە 2 مانگی کاتویست چون دانانی وردەوردەی کاغەز و جەریدە و دانانی ڕەنگەکەیەتی و اینجا تەختی و سکەیچ و هەموو ئەوانە کاتێکی زۆر زۆری دەوێت لەگەڵەوەی کە داتناوە بەڵام جارێکتر وەکو بۆیەت کردووە بەڵێ بۆیەکانیشمان داناوەتەوە زۆر باشە ئەمڕۆ ئەم تابلوێت هێناوە بۆمان تاو بکەیت ئەگەر هەستین بۆی خاتو داراش بتوانێت کارەکەی تاوتر کات کێشانی تابلۆیەک بۆ تۆ لەوەی کە قەبارەکەی چەندێک بێت یاخود پانێکەی چەندێک بێت پێویستت بەوەیە کە بۆ نمونە کۆمەڵێک وێنت لە بەردەمابیا خود بە خەیاڵ و بە ڕوویای خۆتی کەیت پێش ئەوە ئەو کەسێک کە داوای لەو حملە دەکا قیاس لێوەردەگرم دەڵم بۆ چ شۆنێکت دەوێت بۆ دێکۆڕی ماڵەکەی دەبێت ببینم اینجا ئەو کەسە دەڵێ حەزم مەسەڵەن لە ئەسپە یان لە حەزم لە تەبیعەتە حەزم لە گوڵە یان ئافرەت بێ یا هەر شتێک بێ ئەو کاتە من بۆی تاین دەکەم پێی دەڵم ئەوە جوانە ڕەنگی ماڵەکە چییە لەگەڵ ئەوە دەیگونجێنین شتەکان قیاسی شۆنەکە وەردەگرم و لەو حەکەی بۆ دادەنم پاشەی و کەسانی کە داوای دروستکردنی و لەو حانەکەن ئەگەر تۆ پێیان بڵێیت بە ئەمە ئەوە بێ لە بەروی جوانترە بە قسەت ئەگەن بەخسم دەکەن زۆر بیان دەڵی خۆچیت دانا بەڵامی دی لەگەڵ شۆنەکەم بگونجێت تەرکیبی ڕەنگەکان زۆر مویمە هیچ کاتێک هەبووە کە خۆت لەو حەیەک بکێشیت لە دوایە هەستکێ و ئیشی خۆتت بەدڵنی و پەشیمان بیتەوە لێ بەڵێ بۆ چون دروستکردنی لەوحە بەڕاستی مشکێکی ساف و ئاسابێکی مریحی دەوێت یانی تۆ دەبێ زۆر مشکت ساف بێدانیشی بەرەو من شەوانە تا بەیانی دادەنیشم بە بێدەنگی کەس تەلەفۆنت بۆ ناکە کەس قسە لەگەڵ ناکە ئارام بێجەوەکەی جاریشۆنە ئارامی تایاتێ ینی کێشانی وێنە یەکسەر مشکت و ڕوح و هەموو شتێک ینی ساف دەبێت تۆ لەگەڵ کێشانی لەو حەکەم ئەو هەستانەی کە تۆ ڕۆژانە من وەری دەگرم لە خەڵک و چواردەور و ناخۆشی ژیان و کێشەکانی کۆمەڵایەتیوانە هەموو زەخت دەکاتە سەر مشک و ئاسابی تۆ دەبێت بە شتێک دەری بڕی باشە مادەم خۆت بە ئەکادمی بۆت خوێندووە زۆر کات ئێمە کە باسی تابلۆیەکەکەین چەندین لایانی کەیتیا وەکو سێڕەهاندی وەکو ئەوەی کە تۆ چۆن لەگەڵ تابلۆکەیە بۆ توانی دووری و نزیکی ئۆمقی هەیە یاخۆ ئۆقمبی نییە تا چەند بەو شێوازە ئەکادمیە لە کارەکان تا ڕێکدانەوەی هەبێت
من ناڵم بە شێوازی ڕێئالیست کار ناکەم کە پێرسپێکتیوی هەبێت یان تەقاڕوونی هەبێ کارەکانم باشە مەگەر ئەو شتێکە دایدەنێم مەسەڵەن دەموچاوی شخصێک بێ یان بۆعدێکی نەمایەک بێ بینایەک بێ ئەوانە دیقەی تێدا بێ ینی بەڵام ئەو سەبکانەی من ئیشی تێدا دەکەم ئابسترێکت هەرخۆی خەت و خوتوتی تەقاڕون و تەناسوبینێ باشە یعنی تۆ ڕنگ فرە دەدەی ینی زۆر جەسوورانە فڵچەکە بەکاردێنی باشە بەڵام خۆزگە تابلوی شوات بێنایە چکە زۆری بینی لە تۆڕە کۆمەڵاتێکان زۆر کار لەسەر نەدەهات ینی زۆر بوون لەبەرەوەی کە سێرەکەین ینی زۆر جار چەتڵەکە فڕێە بۆ تابلۆ زۆربەی جار ئەوە دەکەم هەنە تەکنیکی تریشێکە بەکاری ئەهێنە زۆر جار ئەو لەوانە دروست ماڵمان تاواکەیت ئەمە تەختیتەکەیم کردو تقریبان ئێستا تۆزێک مویەکانی ماوە سێبەرەکانی ماوە و بەگراندەکەی ئەتوانی بەردەوام بیت و ئێمەش کۆمەڵە پرسیار بکەین باشە ئەم تابلۆیە سەرنجی منی بەلای شتێکە ڕاکێشە لەوەی کە ڕەنگێکی زۆر زۆر جوانی تایە ینی ڕادێکێشێت بەڵام زۆر جارێ بینی لەگەڵ ڕەنگەکانە شێوازێکی کەلتوریشی تایە ینی ئافرەتێکە بەڵام مێشکیت کردوتەوە باشە ئەگەر تۆ تێ من سەربەز بم خوێنەوەی بۆ بکەم با قسەیەکی خۆم بکەم تا چەند گرنگە بۆ نمونە لە تابلۆکانتە هەم ئافرەت پیشان بیت هەم خانم پیشان بیت هەم بشتوانین لە ڕێگەی خانمەوە فکرێکی فراوانتر پیشان بیت تا چەند ئەمە لەگەڵیشی تۆیان گونجێ خۆتان دەزانن کە ئافرەت بوونەوەرێکی جوانە باشە ینی جوانێکی زۆری تێدایە اینجا تێکەڵکردنی نەقش و تەرح و ڕنگ جاری وایە من خۆشنەویستیشی تێکەڵ دەکەم کە پێی دەڵێن کالیگرافی ینی تێکەڵکردنی ئەو نەقشانە و ئەو خوتوتانە کە جاری وایە شعری لەگەڵ تێکەڵاو دەکەم بە فۆنتێکی جوان ینی سرنجە زۆر زۆر ڕادەکێشە یعنی کە ئەتۆ ئەو هەستە جوانە یەکسەر وەردەگری زۆر باشە تۆ بەردەوام بە لە کارکردن لەسەر تابلۆکانت چەند هینێکە بین ئای زۆر کەس حەزەکە تابلۆکانی ناوی خۆی پێوە بێ بەڵام تۆش چەند شتێکت من لۆگۆی خۆم هەیە دام ناوە بەڵێ ئەمە چون بە هاوبەشی کردومە لەگەڵ ئەو برادەرم ناتوانم بەڵام ئەوەیان تازە کردومە هێستا ئەویش چاردەورەکەی ئیشی تێداماوە ئێستا لۆگۆی خۆشمدانە ناوە زۆر باشە فەرموو ئەگەر هاوکارانم بزانم بۆی کامیش خەریکارم چمە ئەولەوە لە ڕنگ لەگەڵ ڕەنگە چ ڕەنگێکت زۆر حەز لێ من هەموو ڕەنگە زەقەکانم پێجوانە ڕەنگی مۆر زۆر بەکارم دێنا جاران بەڵام ئێستا بە پێی ئیشەکان ئێستا ئەم ئەسپە خۆی لە 4 ڕنگ دروست بۆ سپی کرێمی ڕەش و یەک تۆزیش زەردایەکم داوەتێ بۆ نیشاندانی هێندێک شۆنی کە مەسەڵەن ئەو یاڵانەی دیارە لێرە پێشتر سکێچەکەی کێشی دوانە خۆت بەڵێ سکەیچەکەی دەکێشم و دوایی وردە ڕەنگەکان دادەنە ئەو تابلوانەی کە ئەیان کێشی زیاتر لەسەر داواکاری خەڵکیانە جار هەر بە مشکی خۆت کە بیرەکەی تەوانێ و حەزەکەی تابلۆیەک بکێشیت زۆربەی جار داوام لێ دەکەن خەڵک ڕسمم بۆ دەنێرن دەڵێن حەزمان لەوەی عینی ئەوم بۆ دروستکەیەوە زۆربەی جاریش کە مەسەڵەن خۆم شتێک بە مێشکم دەکا ڕۆژانە کە دەبینی سەیری فیلمێک دەکەی یان کتێبێک دەخێنەوە یان لە شۆنێک دانیشتو یەک دەفە بە مێشکت دەکا کە تۆ ئەو شتە دروستکەیەوە وەکو ئەوە دەرەچێت کە خۆت پلانت بۆ داناوە لە مێشکدا ڕێک دەبێ ئەوە دەرچێ کە دەرنەچۆی دی نابێتە ئەوە داواکارەکان تا چەند پەلەو لێ ئەەکەن کاتێکە تاوای لەو حەیەکەکەن تۆ بۆیان بکێشیت خۆیان هەمیشە دەڵێن یەک هەفتە من دوای هەمیشە تاخیر دەبم باشە لەبەرەوەی کە ڕۆژانە تۆ خۆت کارێکی جیاوازتر هەیە و بۆ پیشەی خۆتەوە خەریکیت هیچ کاتێک ماندوود ناکات کە بە تابلۆکانی شەو خەریک بیت کاتی وا بۆ چاوم سوور بەوەندە هیلاگم حەزم لێ بۆ دانیشم لەو حەکەتاوەکەم هەر حەزت بووە هاتە ئارامێکیشە پێبەخشێ ئەگەر زۆر پێی مرتاحتە خۆی زۆر خۆشەوی یشەی کە یەکەم جار خۆت هەتا ئیتر هەرچێکی کە بکەی هەر حەزەکەی لەگەڵ ئەوەیە ئەو ئیشە کە ئارەزوی ئەەکەی هەمیشە بێتە پێشەنگی هەموو ئیشەکانت و بەدڵێکی جیاوازتریشەوە ئەیکەیت باشە با باسی شەوە بکەین کە بۆ نمونە زۆر کات ئێمە
باسی تواناکانی خانمانەکەی ژنانەکەی یان زۆر کات خۆیان بربەستە بن لەبەر خۆیانە هاتوتارە بەڵام تۆ ڕۆژانە بەرکەوتنە هەیە لەگەڵیانە زۆری نایانە تا چەند لەگەڵ ئەوەی کە بەردەوام هانیان بێت لەو پیشەی خۆیانە لەو کارێک کە خۆیان دەستڕەنجینە لەو کارێک کە خۆیان ئیشی تیاکەن کە بەردەوام بن. من هەروەکو جەنابیشت کوتت ئیشێکی کەشم هەیە کە زۆربەی جار دێنە سنتەر بۆلام زۆر هانیان دەدەم بەڕاستی ژنانێکی کە مستەقلن لەسەر پێی خۆیانن زۆر دڵخۆشترن وەک ژنانێکی کە دەیان بینم کە هیچ هیوایەکیان نێت و هیچ شتێک نێک کە خۆیانی پێ مەشغوڵکەن. زۆر باشە باسی لەوە کرد کە جەوەکە و ئەو شوێنەی کە کاری تیا ئەەکەی واکە کە بتوانین ئیشێکی باشتر بکەین ئەم کەش هەوای کە ئێستا ئەو وێنەی تیا تەواوەکەیت ئەم تابلۆیە چۆنە قورسێن زۆر قورسە ئینجا من چەپلەریشە من هات مێرە و بۆی هاوسەنگەکەی بۆ ڕاکرد بەسەوە هاوکارن مەڵێ بڕۆشەی خۆ باشە من دەستم تێی ناچێت ئەتوانیت چیتە ئەویا تابلۆکەت ئیسراحەتی خۆت ینی باشترە چۆن کارەکە ئەتوانی بچیتان ئەتوانی لێ کارەکەی خۆت بکەیت ئاسوودە بە چۆن ئەتوانی ئاوا کارەکەت بکە چون ئەماش دەبێت هەندێک ئیشی تێدا ماوە لە زۆر ناخۆشە بۆ ئەمە چێک لە سرێک پرسیاری لێ ئەەکەین مەجای ناین من کە ئیش دەکەم ناوێت کەس قسە بکە گۆرانی وشت هیچ لەو کاتەیە بابا گۆرانی دەگرن زۆر باشە ئەمڕۆ وەحتاوگە من و سەرکۆ گۆرانی ئەڵێن و لەدبیر پرسیارەکان ئەم مەوادە تێکسچێرە یعنی هەندێک شوونی ئێمە پێویست دەکا بارزی نیشان بدەین مثلەن وەکو ئێرە دوایی ڕەنگەکە دادنینەوە لەسەری باشە بۆی کە سێبەرێک بدات بە ئەمە جیاوازتر لەوەی کە ڕەنگەکەی ئەمە تۆزێ بەرزترە دوێن ئەمە بەرزترە ئینجا کاتیشی دەوێت بۆی وشک بێتەوە تقریبن 20 دقەیەکی دەوێت تا چەند کارەکان لە فستیڤالەکانە نمایش ئەەکەیت ئەو تابلۆیانەت خۆی تاکو ئێستا چەندانە مەهرەجان و فستیڤال داوەت کراوم و لەوێش خەڵاتم وەرگرتۆ هەر بۆ ئەو کارە لە فستیڤالێکی تورکیە داوەت کرام و خەڵاتیان کردم هەموو ساڵشکە وەکو کوتم پێشانگاداد پێشانگای تایبەتی دادەنێم بۆ خۆم بەڵام ئەو ساڵ هیچ مەجالم نەبوو بۆچی بەس هەموو کات بۆ ڕۆژی ژن بۆ 8 مارس لەو حەیەک حتمما شتێکم دروست کردووە پێشانگای خۆت هەیە تایبەت بە دەر لە 8 مارس ینی بۆ نمونە گالەریم هەبوو گەلەری گالەریم هەبوو لەو حەکانم لەوێدا نابوو کە هەر کەس دەهات سەیری دەکرد ئەوانی کە هەم بوو دەفرۆشرا ئەوانیش کە داوایان دەکرد خەریکی دروستکردنی بووم هەر لە تەنیش سنتەرەکەم بوو باشە کامکاری خۆتی زۆر خۆشەوێت کارێکت هەیە زۆر تایبەت بێت لای تارە تەواوە زەختیشی لێکەین لەبەرەوەی من ئێستا تێگەم کە زۆر قورسە ئیشکردنەکەی باش کارێکم هەبوو بۆ سەبارەت بە ئازارەکانی ژن بوو کردبووم ئەوم زۆر خۆش دەویست ئەویشکە فرۆشراوە ینی نەماوە ژنێکە تقریبا زۆر حاڵەتێکی خەمۆکی پێوە دیارە ڕەنگەکانی کە دامناوە هەمووی ساردە ینی هەر کەس کە دەیدیت ئەو هەستەی وەردەگرت ئەوم زۆر خۆش دەویست تۆ چۆن ئاسوودەی ئاوا کارەکەی خۆت بکە زۆر کات کە بە تابلۆیەک یاخود بە کارێکی هوەری زۆر هونەرمەند یاخود ئەو کەسانی کە حەزیان هەیە ئەناسرێن هیچ تابلۆیەکتە بۆ کە تایبەت پێ بە خۆت خۆشەویست بێت ینی تابلۆیەکی کێشاوی ڕاستە تابلۆکان خەڵکی بە داواکاری لەسرە بەس تابلۆیەکێکی خۆت زۆرت خۆشەوێت ئێستا تابلۆکانم لە زۆربەی شۆنەکان هەن وەکو لە ڕستورانتەکان هەیە لە هۆتێلەکان هەیە لە ماڵەکان هەیە ینی زۆر کەس کە جاربار برادەرەکەم تەلەفۆن بۆ دەکات تارە لەو حەکەی تۆم بینیەوە لە یەکسەر زانیومە ئەوەی تۆیە ینی سەبکێکی خۆمدانانی ڕەنگەکانم کە خۆی چەندانە مامۆستام هەیە لێرە پێم دەڵێن کە تۆ
جەسوورانە فڵچە دادەنێ ینی ڕنگ فڕە دەدەی باشە ینی جوان دیارە ینی خەت و خوتوتی هەر کەسە مەسەڵەن دەڵێن دەست و مەشقێکی هەیە تایبەتمەندێکی خۆی هەیە تایبەتمەندی لە خۆی هەیە. بەڵێ. هونەرەکە. ئێمە هەموو کات وتومانە بۆ نمونە هونەرمەندان کە تابلۆکەن یان پێشانگایەکەکەنەوە ئەم پێشانگای با ڕۆژە دوو ڕۆژ نەبێ خەڵک سێریکە ینی با بتوانین لە هۆتێل و ڕێستۆرانت و ئەو شوێنە بمێنێتەوە. گشتیەکانە بمێنێتەوە ئەگەر توانیشمان ئێمە وەکو خۆمان لەناو ماڵەکانی خۆمانەکەی چەکە با تابلۆیەکی ئاوە جوانی کللتوری لەناو ژووری میوانەکە ماڵ بواسین وەگلەوەی کە تابلۆیەکی هەنەجا کە لە خۆشمان دەرەوەی سێرێکن ئارامێکمان پێ بەخشە بۆ بەدڵنیایی. تابلوانە وکلەوەی کە قەرە پاڵقی یەک دنیاشتی لەو ماڵەیەدان با بە تابلویەک جوانی بکەین خاتوندارە خەڵک گەشتوتە سەر ئەوەی کە ئیتر حەز بە ئیشی خۆمان بکات حەز بە ئیشی ناوخۆی بکات حەز بۆ بکات کە ئیتی واز لەو تابلویانە بێنین کە هەمووی پرینتە و تەقلیدە تەبع و بەڵێ. ئەو شتانە ینی بۆ منە سەبوون تابلویکی ئاوا لە ماڵەکە تا هەبێت تایبەتمەندیەکی خۆی هەیە کە لە وڵاتانی ئەوروپا تابلو بە بڕەپارێکی زۆر زۆری ژەفرۆشت کە سێریەکە ئەڵێ جاوت منیش دروستیەکەم نە بەڵام ئەو ڕێزێکە بۆ هونەرمەندەکە و بۆ هونەرە لای خۆمان ئەمە گەشتوتە لای خەڵک. ئێستا سپاس بۆخوا هونەرمەندی شێوەکاری زۆر باشی هەیە کوردستان ینی زۆر بەشیان هاوڕێ و برادەر من کە دادەنیشین کە خەڵکێکی زۆریش هەیە ئیستقبالی لەوە دەکا کە لەو حەی مەسەن فلان هونەرمەند لە ماڵەکەی هەبێ ینی حەزی پێ دەکەن دەڵێن لەو حەکانی کە دادەنیشین باسی لەو حەدەکەین دەڵێ لەو حەی فلان و فلان و فلان کەسم هەیە ینیش بە شانازێ و ڕێزی دەگرن ینی زۆر خۆشە ئەوە ئەوجێکی دڵخۆشی بەڕاستی گەشتبینێت سەر ئەوە خات و تارە ئەو نرخانەی کە لەسەر تابلۆکانت دایئەنێ خەڵک تا چەند ئامادەیە بۆ ئەو نرخانە گلەی ئەوە ناکەن کە گران بێت یان من بەپێی ئەو کەسەی کە توانای گرانجانی قۆڵبڕ نا ئەسڵەن گران نین بەڵام ئەو کەسێک کە خۆی ڕێز لە لەو حەکە دەگرێت من خۆم نرخی لەسەر دانانێم کە ئەتۆیەکی کە توانای ماڵیت هەیە دەتوانی بڵێ ئەوەندەم بەدڵە ئەو لەو حەیە من ئەوەندە نرخەی دادەنێم من خۆم قەت نرخدانانێم و کە دیتم کە توانای نییە دەڵم قەینا چون ئەو مەتریاڵانە ئەوەندە گران نین کە من مەسەڵەن بڵم دەوەرەقای بەڵام ئەرکەکەی خۆت کە لەسەر لە مهم ڕێزگرتن لە کاتە لە ئەو ئیشی دەستەیە کە ئەو هیلاکێ ئەو هونەرەیە مەترالەکان گرای بەڵام ئەو ئیشێکە خۆت لە سەری ئەەکەیەوە بە نرخ مەتریالەکانیش زۆر کوالیتین بەڵام ناتوانم بڵم مەسەڵەن لەبەر ئەوەی کە ئەوە هەرزانە ئەمە ئیشەکەمان بە هەرزان بکەین چی داوای شتێک بۆی کە بیکڕی هەڵێ بەس حەقەکەی خۆلا بە ها خات تارە بەس پارەی شتەکانمەوە دەکە باشە لەگەڵ کۆمەڵی لەم تابلوانەی کەی بینین هەمووی شتی زۆر زۆر یانی هەموو کەسێکمان سێریکەن شتێکی زۆر زۆر واقعی جوانی تیا دیارە کاریکەت هەیە بۆ نمونە شتێک بێت کە حەسکەیت بۆ نمونە ئازارێکی ژن پیشان بێ بەڵام ژنیش کڵاکە شێوەکەی دیارریە بەڵام بە شێوازێکی کە دەربڕینەکەی بۆ بکەیت ئەوانەی لە کاری لەسەرەکەیت سەد ئەم کارەت کە باسمان کرد ینی زۆر کەس توانێت خوێنەوەی زۆر جیازی بۆ بکە بەڵام زۆر کەسی شێ ئەم کارانە هەمووی دڵخۆشکەرن بۆ ژن حاڵەتی خەمۆکی و ناڕەحەتی و ئازارم لا بردۆ من پێشتر زۆر ئەوم دەکرد خۆم فەمەنیستم خۆم فەمەنیستم لۆگۆکانیشم فەمەنیستە بەڵێ بۆیە پرسیارم کرد لەبەر ئەوە زۆر لەسەر ژن کارم دەکرد فترەیەک بوو ڕەخنەیان لێ دەگرتم ینی دادەنیشتم فیگۆری ژنێکم دەگرت کە لە پشتەوە خەریکن ئازاری دەدەن شکەنجە دەدرێت ناڕەحەتە دەموچاوێکی ڕێعاڵ نەبوو بەس بە خەت و خوتوت نیشانمدا بوو ئەو شتە خەڵک زۆر دێک و تارە تۆ بوای تۆ ئەوە دەرونی خۆتە نیشانی دەدەی بەڵام حەزم دەکرد ئەوانە دروستکەم دوایی بە مروری زەمان تێدەپەڕێ ئەفکاری تۆ دەگۆڕدرێ حەز دەکەی لەسەر تەبیعەت کار بکەی بچی ناو سروشت فترەیەک لەسەر گوڵی مۆدێرن کارم دەکرد گوڵە مۆدێرنەکانیشم هەر بە بارزی دروست دەکرد دانەدەنیشتم دارەکە هەر عینی خۆی دروستکەم بەڵام هەر بە حاڵەتی خەت و خوتوت و شەیپەکەی و دانانی ڕەنگەکەی سروشتیش بۆ خۆی کۆمەڵە ڕەنگی زۆر زۆر جوانی تایە گەر هەست درکی پێ بکەیت شتی زۆر جوانی لێ دروست سەکرێت یعنی لە گوڵێکەوە دەست پێ بکات تا ئەڕاتە ئەوقێکی زۆر زۆر
مثلا ئێمە دەتوانین کە تۆ ماڵێکت هەیە ڕەساسی و سپیە والله لەگەڵ فەرزەن ڕەنگێکی سیلوەر تۆ دەتوانی بە سێ ڕنگ هەر بە سێ ڕنگ دانانی سێ ڕنگ دێکۆڕێکی جوان لەسەر لەوحەکە دروستکەی نەقشێکی جوان بخڵقێنی کە لەگەڵ ماڵەکەت مێتەوە نەک هەر ئەو تەبیعەت بێ سروش بێ ئینسان بێ. هیچ کارێکت هەیە بۆ مناڵ تایبەت بێ بە مناڵ بۆ مناڵ بەڵێ لەو حەم دروست کردو کە ژنێک بۆ حەملی هەبوو بەڵێ ینی دیارەکە خۆی مناڵەکە لە ناو زگیدایە دەماری مناڵەکەش دیە مناڵەکەش دیارە و دەمارێک لە نێو مناڵەکە لە نێو زگی مناڵەکەەوە ڕەبتە بە دڵ و مێشکی دایکەکە ئەوشم لە پێشانگاکەی پێشوم دانابوو جانە کاتێت ئێستا هەوڵت داوە تابلۆکانت لەوەی کە تەنها ئاساری ژن بێت ئەم جارە هەوڵبەی هیوایەک بۆ ژن بێت دڵخۆشی ژن بێت لایەنێکی دیکەی ژن نیشان بێت لایەنێکی جوانی ژن نیشان دەدەم. باشە بینەوە سەر تابلۆکەوەی کە ئەسپێکە دروستەکەیت بۆچی بەس بەشی سەرەوەی ئەسپەکە مەسەکەم ئەسپەکەش خات و تارە نامویە لێتاقەتە لەبەرەوەی ڕەنگی زەرد و ڕەساسی تێدا ڕەنگی زەرد و ڕەساسی تۆزێک حاڵەتێکی خەمۆکی دەدا بە لەوحەکەمان ناشتوانین بڕیابن تا تاوانەوە لەو حەکی سەر لەسەروی باسی ئیشی ماڵتان کرد ینی دیکۆراتی ماڵ خات و تارە ئێستا زۆر جارە بینی وەکو ئەو سانیە تو ژووری میوانێک بڕێ هەموو شتێک دابنیت و دنیاەک لەوحە هەڵواسی ینی تۆ دوو قەنەفەشدانەی ئەتوانێت دیوارەکە یەک لەو حیتیا دانەی جوانێک بە ماڵەکە لەو حەکی گەورە پرز بەتەوەکەن بۆ ئەو شتانە بڵێ ئەمە ماڵەکەمان عادی چیمان بۆکەیت. زۆربەی مهندسی معمارەکان برادر من زۆر جار دەڵێ هاوکاری بکەین بەیەکەوە ئەوانی کە ئارشیتێکتن تەلەفۆنم بۆ دەکەن دەڵێن تارا ئەوەمان کردو ماڵێکە هەر هەمووی دیوارەکانی ڕەشە ناوەی قەنەفەکەی ئەو ڕەنگەیە شتێکی زەقم دەوێ ینی مەسەم دەتوانم بە لەوحێکی پرتەقاڵیەک و ڕەساسی پرتەقاڵێکی تێکەڵاو بکەم لەگەڵ قەنەفەکانیشی کە ناویچێ ئەو چارگۆشەکە شتێکی مەسەم پرتەقاڵی لەگەڵ بێ گۆشەکانی کە ئەو ڕەنگە بێت کە نور ینی چۆن بڵم جوانێکی زۆر تایبەت دەدا بۆ ئەو ماڵە. ستودیۆکە ئێمە چیەوێت ئابینی تاتی دەژیرۆ ستودیۆکەتان سەریکەم دیشکە ئەوەی کە زۆر جوانەکە هەر هەمووی پەنجەرەیە و دەرەوەمان لێ دیارە سەوزاییە بەڵام لەوحەتان نییە لەوحەکان ئەگەر هەمان بێ لە چواداینێ ئێوە مەسەڵەن پیانۆتان داناوە کە زۆر جوانە گوڵەکانی گوڵ و ئینجانە بەڕاستی جوانە زەرورە بەڵام لەوحەتان نییە اینجا ئەوشتەشتان نییە لایتی جوانتان نیە لایت کە دانڕێت بەڵێ ئاباژۆرتان نیە باشەکە لە لەوحە لەسەر دیوار ئیشی لەسەر دیوارەکە سەر دیواریشمان کردو بەڵێ ئەو ئەتوانین بەتەنیان بیکەیتیان قورسە بەتەنیان قورسم بەتەنیا ناتوانم بیکەم زۆر باشە خاصن ئەگەر گەورە بێ ئەویش لەگەڵ هاوڕێکی برادەرمە ئەو